سو شش من حول من جن ورسلمان يعني بخار روجي دو صابون أمانة دا بمانو أو كشي لأنه تعامل ثو أو خلقت قران تياكو زول اللي مرت زول اللي مرت اللي هو تشكي معه تلمو دول تقريبا شش من تيار أم شش من أنجح بليان داينو هلان كرتين ئێوە لەوێ کە لە کامپەکانی ئێوە بوون هین و بێ سەلمان ژنەکانیان لە پیاوەکان جیا کردەوە؟ عەرزی بەڕێ خۆشکی خۆم بکەم هۆدەی وای بوو جێی 50 زەلامی تیا بوو 50 کەسی تیا بوو بڕبڕ لە پیاوەکانە بڕبڕ لە قەومی خۆیان هین ئەوەشی تیا ئەوەشی کەسی لێرانە و لە هۆدەیەکە و دەتوانێت هێنێ باسی وەزعی ژنەکان بکەی ژنەکان وەزعیان چۆن بوو؟ ئێمە لە حیوەتی وازی خۆمان ئامان لە وازی ئەوانە بێ خەزای بەخوا ئاهاتە دەشت و گوردیە پەلامار حیوانەدا ئاوایان نەکردووە خەڵکە جا و خەڵکە شتێک و لە هینی مایان لەوانە شتی زیڕە بکە بەخوا نزیکەی 20 کەسیان هەروە دارکشت وا سۆندە هیچی هۆشی تیان و پەلامارەدا و نیارەکە ئەیدا تەوخی سەریا و ئەیدا چمەندۆکە ئەمرد گشتی وش بووە هیچی هینی وەیزانیوە زەلامی ئیساکیەوە بەخوا 15 زەلام چاری زەلامی ئاوامان نوێ کرد ئەوەنە بێدەسڵات بوو گشتی وای لێهاتوو مانگی تۆ هیچ نەداتێ و تەعزیم بدا و لێدان بوێ باش شەویت